ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆڕای دەگەێنن پرۆسەی ریفرەندۆم بۆ سەربەخۆیی بە گرتنەبەری ڕێوشوێنە یاسایەکەی سەرکەوتوو دەبێت و ڕاشی دەگەێنن ئەوەی ئێستا ڕوودەدات تەوافقی سیاسیە بۆ ریفرەندۆم و ئەو تەوافقە سیاسیەش هێشتا تەواو کامڵ نەبووە. ریفرەندۆم کارێکی یاساییە دەبێ بەر لە هەر شتێک زمینە سازیەکی یاسایی بۆ بکرێتەوەی کە ئێمەش ئێستا لەم هەرێمەدا دەبینین پەخستنی دەسەڵاتی یاسادانانە لەم هەرێمەدا کاویش خۆی لە پەرلەماندا دەبینێتەوە لەبەرەوە سەبارەت بە ریفرەندۆم دەکرێت ئێمە بڵێن کە ڕەنگە ڕێکەوتنێکی سیاسی هەبێت لەسەر ئەنجامدانی ریفرەندۆم نەک ڕێکەوتنێکی یاسایی هەر ئەمەشە کە ئەم دوو جۆر ریفرەندۆمە لە یەکتری جیا دەکاتەوە بۆەوەی کە زمینە سازیەکە لە ڕووی یاساییەوە ئەگەر نەکرێت تەواوی هاوڵاتیان ناتوانن بەرچاوڕوونیان هەبێت لەسەرەوەی کە ئەم ریفرەندۆمە چۆن و ئەو بنەمایانەی کە دەیگرێتەوە چییە بەڵام ئەگەر زمینە سازیەکە زمینە سازیەکی سیاسی بێت ئەوە دەبێت بۆ وەڵامی ئەوەی کە ئایا لەم هەرێمەدا زمینە سازی تەواو کراوە بۆ ئەنجامدانی ریفرەندۆم دەبێت بگەڕێنەوە بۆ لای بەرپرسی یەکەمی هەموو لایەنە سیاسیەکان ئەوان دەزانن ئایا زمینە سازی تەواوەتی لە ڕووی سیاسیەوە کراوە بۆ ئەنجامدانی ریفرەندۆمیاننا هەر ئەمەشە وای کردووە کە لە هەندێک جێگەوە دەوترێت دەکرێت بەبێ پەرلەمان بڕیار لەسەر ریفرەندۆم بدرێت کە ئەویش بەدەر لە دەسەڵاتی یاسادانانە بەوەی کە لایەنەکان زمینە سازی سیاسی بکەن بۆ ئەنجامدانی ریفرەندۆم. من پێم وانە زمینەی پێویست بۆ ریفرەندۆم ڕەخسێنرابێت لە هەرێمی کوردستانە جارێکە من هەر شکم هەیە لەوەی ئەمە بە ئامانجێکی نیشتیمانی هەوڵی ریفرەندۆم سازدان لە کوردستانە بکرێ چونکە سەرکردایەتی سیاسی کورد بەبەستم ئەو سەرکردایەتەیە کە دەسەڵاتدارن کە بڕیاردەرن لە چارەنووسی ئەم میلەتە شتێکی وایە لای خەڵکی کوردستان دروست کردووە متمانەیان لەدەستداوە بۆیە خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە ناکەن لە سەرکردایەتی سیاسی کوردستان کە سەرکردایەتی دڵسۆز بن بۆ قەزەی کوردی بۆ گەلو نیشتمان بۆ بەرەو پێشچوونی مجتەمەع و حکوومەتی هەرێمی کوردستان لە کوردستانە. چاودێرێکی سیاسی شڕای دەگەێنێت بەر لە ئەنجامدانی ریفرەندۆم بۆ سەربەخۆیی پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و بڕیاردانە سەر و پرسە لە قوبەی پەرلەمانەوە بدرێت. باوەڕ ناکەم کوردێک هەبێت کە خەون بەسەر بەخۆیی نەتەوەکی خۆیەوە نەبینێ بە ئازادبوونی نیشتیمانەکەی خۆی نەبینێ بەڵام لە ئێستادا بەهۆی ئەو بار و زرفەی بەهۆی ئەو وەزع سیاسی کە لە کوردستانە هەیە بەهۆی ئەوەی کە پەرلەمانی کوردستان پەچی کەوتووە لە کارادانە یاوەکو بڵێ دەستوورمان نیە سەر بەخۆی با بڵێن ریفرەندۆم بۆ ئێستا زمینەی لەبار نییە ئەکرێ هەر کاتێک کە پەرلەمان کاراکرایەوە بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بۆ ئێوە کاتە زمینێکی باشتری بۆ ساز بدرێ و پەرلەمان کارا بکرێت و ریفرەندۆم بکرێت. لە ئێستادا هەموو لایەنە سیاسیەکان لە کوردستان بە جیاوازی ئایدیا و بیرکردنەوەی سیاسیان داوای ئەنجامدانی ریفرەندۆم دەکەن بۆ سەربەخۆیی بەڵام وەک چاودێرانی سیاسی دەڵێن بڕیاردانە سەر و پرسە پێویستی بە ڕێکاری یاساییە و ئەو ڕێکارە یاساییەش پێویستە لە پەرلەمانەوە سەرچاوە بگرێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.